سەیرە لە سەقر ناوی پێکەنی ناوی ئێمە وەکو بەشی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی سەر بە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی ئەم دیدارەمان ساز کرد بە ناونیشانی بەرپرسیارەتی منداڵ بەرپرسیارەتی میدیا بەرامبەر منداڵان لێرەیە بە بەشداری کۆمەڵێک لە کەسانی پسپۆر شارەزا لە بواری منداڵان میدیا پەروەردە ئەمانەوێ باس لە ڕۆڵی میدیا بکەین هەم میدیای تایبەتمەند وەکو میدیای منداڵ هەم میدیای گشتی کە ماوەی منداڵان و یا کاتێکیان تەرخان کردووە بۆ منداڵان لە هەمان کاتە ئەو بەڕێزانە بابەتیان هەیە توێژینەوەیان هەیە پێشکەش یەکن لە دیدارەکەیە باس لەلایەنە ئەرێنی و نەرێنەکانی میدیا ئەکەن لە چۆنیەتی کاریگەری و کارلێکبوونی منداڵ و میدیا ڕاستە ئەمە یەکەمی دیداری تایبەتە بە میدیایە بەڵام ئێمە پێشتر ساڵانی پێشووتر بەشی ڕۆشنبیری مناڵان بابەتی هەبووە بەشداری کۆمەڵێک وەرکشۆپ و کۆمەڵێک سیمینار و کۆمەڵێک دیداری تری کردووە تایبەت بە میدیا ئێمە باسمان لە میدیای تایبەتمەند کردووە میدیای مناڵان کردووە پێشتر ئێمە قسەمان هەبووە بابەتمان هەبووە لەسەر ئەمە لەگەڵ زۆرێک لە ڕاگەیاندنەکانە باسمان کردووە باسمان لە کاریگەریەکانی میدیا کردووە لەسەر منداڵان و باسمان لە لایەنە ئەرێنی و نەرێنەکانی میدیا کردووە بەڵام ئەمڕۆ ئەم دیدارمان ڕێخستووە بۆی بتوانین زیاتر هەوڵەکان چڕکەینەوە بەڕاستی چونکە پێویستە ئێمە باز لەم بابەتە بکەین چونکە منداڵ خۆتان نەزانم منداڵ نەوەی ئێستا و نەوەی داهاتوون زیاد لە گەورەکان گرنگە میدیا کاریگەری ئەرێنی و کاریگەری بەهێز لەسەر منداڵان بەجێدا نەبووە باشتر بووتەوە بەداخەوە ئەگەر نەبووە باشتر بوو چونکە ئەوەنی دەستان خۆش بە بەنای خۆی بەخشندەی میهرەبان دیارە میدیای مناڵان میدیا بەعام کاریگەری لەسەر کۆمەڵگە هەیە و میدیای مناڵانیش بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەم چینەی کۆمەڵگە هەیە کە چینی مناڵانە بە دڵنیاییەوە پێویستە میدیاکاران و دەستگا میدیایی مناڵانەکان هەست بە بەرپرسیاتی گەورە بکەن لە بەرامبەر ئەو ئەرکی کە پێیان سپێردراوە کە دایک ئامانەتی خۆی کە مناڵەکانێتی ئەیسپێرێ بەم دەستگا میدیایانە پێویستە بەرپرسیارەتی کاملی خۆیان بگرنە بەر لە پێناو پەروەردەکردنی ئەم مناڵانەیە و هەوڵ بن هاوشێوەی ئەوەی کە ببن بە تاکێکی سوودبەخش بۆ کۆمەڵگە بە دڵنیاییەوە پەروەردەییان بکەن و پەروەردەیەکی دروستیان بکەن بەو شێوەیە کە بە دڵنیاییەوە سوود بگێنن بە کۆمەڵگە و چواردەور و خێزانەکانیان ڕاستیەکەی من بەردەوام بەم چاوی دوژمنکاریانە لە میدیا ناڕوانم بەڵام پێم وایە لە مداخەلەکەشما لە سیمینارەکانە ئاماژەم بۆیە پێم وایە کە جۆرێک لە قورسی کەوتۆتە سەر ئەستۆی پەروەردەکاران قورسی پەروەردەکردن لە کەوتۆتە سەر پەروەردەکاران لەبەرەوەی کە بە فعلی ئەم گۆڕانکاریە زۆر سەریعانە لە پەروەردەی مناڵانە ڕوویاوە بۆیە زۆر پێویستە خێزانەکان زۆر وریانە مامەڵە لەگەڵ مناڵانە بکەن و بە دڵنیاییشەوە تۆڕە میدیاییەکان و دەستگا میدیاییەکان بە دڵنیاییەوە ئەبێ زۆر وریانە مامەڵە لەگەڵیانە بکەن ئێمە وەکو تۆڕی میدیایی ئافرین کاریگەری گەورەمان خستۆتە سەر مناڵان الحەمدولیلا فیدباکێکی زۆرمانەیە و کاریگەریەکان تا ئێستا هەمویان کاریگەری ئەرێنی بوون و هەوڵمان ناوە هەر تێبینیەکمان پێ بدرێت کە لەگەڵ کاریگەری خراپی هەیە لەسەر پەروەردەی مناڵ خۆمان لێ بواردووە خۆمان لێ لایەوە و هەوڵمان داوە کارێک نەکەین کە ئەو مەسئولیەتەی دایک و باوک بیایەتی بەسەر ئێمە سەرکەوتوو نەبینتیایە بە پێچەوانەوە هەوڵمان داوە ئەو ئەرکەی بەسەر شانمانەوەی بە زیادەوە پێشکەش بە خێزانەکانی بکەین و مناڵێک پەروەردە بکەین کە جێی سەربەرزی بێ بۆ خێزان و کۆمەڵگە و بە ئاسانە توانێت پێ ئینگلیزی بێ بۆ
لەبەرکە لایەنێکی پەروەردەیەشی تایە. بەڕاستی ناتوانین بڵێن ئیشیان نەکردووە ئیشیان کردووە بەڵام ئایا لە ئاستی تەموح نەخێ. میدیا و سۆشەل میدیا ئەمڕۆ بمانوێ نەمانەوێ کاریگەریەکی ئۆتۆی هەیە لەسەر نەسەر مناڵ هەر لە مناڵ لە باخچەی منداڵانە تا ئیتر پیاوێکی کە هەر تەمەنێکی 70 ساڵی. ئەمجا سۆشەل میدیا لایەنێکە ڕکنێکە ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی تاک وەکو دام و دەستگا فێرکاریەکان مەکتەب و باخچە و جانک و ئەوانە ئەمانە هەمویان ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردنی تاک. سۆشەل میدیاش چووکە خۆی سێ لایەنی هەیە خێزان هاوڕێ کۆمەلگا هەموو دام و دەستگاکان ئەگرێتەوانێت. سۆشەل میدیا ڕۆڵێکی سەرەکی هەیە لەبەر ئەوەیە ئەمڕۆ چووتە ناو هەموو پشبوونەکێکی ژیانی هاوڵاتیانەوە هەر لە مناڵەوە تا گەورەکانەوە. بەڵام ئێمە چۆن تەعاملی لەگەڵا بکەین چونکە لە هەموو لایەکەوە بۆ دێ ئەوەی پێوەری ئەمە فەلسفەی دەوڵەتە. هەموو دەوڵەتێک فەلسفەی خۆی ئەبێ هەبێ بەپێ ئەو فەلسفە تۆ بایخی بە بابەتەکانی سۆشەل میدیا و میدیا بە کەناڵات تەلەڤیزیۆنەکان بە پرۆگرامەکان چونکە ئەگەر فەلسفەیەک نەبێ بە عەشوایی شەکرێ کە شتەکە بۆ هەڕەمەکی بێگومان نەتیجەکەی خوا ئەزانی چی ئەبێ. دەوڵەتیش بەو شێوەیە ئیش ناکات. دەوڵەت ئەبێ وزارەتی پلاندانان هەبێ هەموو شت بە پلان و شتێکی داڕێژراو بێ. ئێمە کۆمەلگای کوردی کەناڵەکان بەپێ ئەوەی بەقەدەرەوەی توانیمان ببینین هەوڵیان داوە هەندێک پرۆگرامیان هەیە هەندێک بەرنامەیانە بۆ مناڵ ئەوانەیە بەڵام هێشتا لەو ئاستی تەموح نییە. ئەمە پەیوەندی هەیە بە ئاستی هۆشمەندی کۆمەلگای کوردەواری. ئایا خۆیان ڕۆڵیان یعنی چۆن سەیری میدیاکەن چۆن سەیری هونەرەکەن ئەو پرۆگرامانەی دەرەچێ لە ناو پرۆگرامەکانی تەلەڤیزیۆن کە پەیوەندی هەبە مناڵ. ئەوەی پەیوەندی هەبە مناڵ چییە؟ زیاتر هونەرە و پەروەردەی هونەریە و چالاکی هونەریە و زیادە نەدێک شتێکی ڕۆشنبیری و معرفی و کۆمەڵات. کەناڵە کوردیەکان وەکو پێویست ئیشیان نەکردووە بەڵام ناتوان بڵی ئیشیان نەکردووە ئیشیان کردووە. من بە بەراورد دەکەین بە هەندێک کەناڵەکان هەوڵیاندا بەڵام بەداخەوە زۆر لە کەناڵەکان وای لێهاتۆ کۆپیڕایتەکەن و یا مەسەلەن دەبلجەی هەندێک هەنە ئەوانە ئەکەن باشتر وایە ئەوانەی قەینا هەندێک دەبلجە بکرێ و بەکاری بێنی ئەوانە بەڵام با خۆشمان هەمان هەبێ بەرهەمی خۆشمان هەبێ بگونجێ لەگەڵ فەلسفەی خۆمان ئەبێ بودجێکی باشیان بۆ تەرخان بکرێت چونکە بەبێ بودجە هیچ ناکرێت. تا یەک هەنێک بودجێکی مالی لەژێر دەست نەبێ هیوا ئەوەت نایەتە دی ئەگەر ئامرازەکانی جێبەجێکردنی نەبێ. ئەمجا ئەبێ کەسانی پسپۆر و شارەزا لە دەروونناسی لە میدیا لە سایکۆلۆژی لە سۆسیۆلۆژی ئەمانە کۆ ببنەوە ناکرێت تاکە کەسێک ئەم ئیشانە بکرێت چونکە ئەوەی پەخشی ئەەکەی چێتەنا هەموو ماڵێکەوە هەموو کەس ئەیبینێ. ئەبێ کەسانێکی پسپۆر لەسەر پرۆگرامێکی داڕێژراو چی ئەشێ بۆ کۆمەلگای ئێمە لەگەڵ دابوونەریتی ئێمە لەگەڵ فەلسفەی ئێمە فەلسفەی کۆمەڵایەتیەکەمان چی ئەشێ ئەمانە دابرێت. ئەمجا بەرمەجی بکرێت لە ڕووی کاتەوە ئایا ئەمە لە بەیانیان بێ نێوەڕوان بێ ئێواران بێ کێ پێشکەشی بکە ناوەڕۆکی بابەتەکان چی بێ. ئەمانە هەمووی دراسی ئەوێ ئایا ئێمە بەرەو کام لای برین بەرەو کراوەیی ڕەهایی یان سنووردار بێ یان بێ سنوور یعنی ئەبێ هەموو ئەمانە حساب و کتاب بکرێت. وڵات بە هەڕەمەکی بەڕێوە ناچێت. میدیاش ڕکنێکی ئەساسێکە لە بڕێوەبردننی وڵات. جا لەبەر ئەوە ئەمە بەڕاستی کەسانی پسپۆر و شارەزا ئیشی لەسەر بکەن و ئەمجا پەخش بکرێت بۆ خەڵک. ئەمما هەرکەس لە خۆی بەرنامەیەک دروست بکات بەبێ ئەوەی ڕەبتی هەبێ بە فەلسفەی دەوڵەت و کۆمەلگاکەی ئێمە و تایبەتمەندی کۆمەلگاکەی ئێمە نەتیجەکەی لەوانەیە غێر مەحموود کەمە لایەنێکی خراپ نییە لایەنێکی باش ناڵی سەیە لە سەقر ناڵی پێکەنی ناڵی حزبەکانە ناسێ ئەزان لە هاتنی بچێ ئەزان لە هاتنی بچێ وەڵا هەموو زانێ